خۆشەویستانم سڵاوتان لێبێت و بەردەوامین لە تاواکردنی گفتووەکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا فاروق ڕەفیق تۆژەری بواری فەلسەفا فەرموو مامۆستا ئەتوانی سەبارەت بە ئۆپۆزیسیۆن ڕۆشنبیرانی ناو ئۆپۆزیسیۆن بەڕاستی نازانم ینی من بەردەوامە ماڵێمەوە هیواداریشم کەسێک شتەکان تاقید ناکەین ئالۆز ناکەین خۆیان ئالۆزن ئێمە کۆمەلگایەکمانە هزار برینی هەیە بیابانێکی بەرەهوتە لە پەیوەند بە فکر و بە معریفە پڕ کۆمەلگای ئێمە هەم بنبەردینیە تراژیدایەکی نەبێ ئەلەم حاڵەتەیە بە بەردەوامی کە بگەڕێن و بۆم کۆمەلگای بێ قسەی جددیتر و تازەترمان پێبێ سەبارەت بۆی کە ئایا ئۆپۆزیسیۆن دیدێکی ڕۆشنی هەیە من لە یەکێ لە وڵاتە غەربیەکان پرسیارکرا بە ئۆپۆزیسیۆن چۆن بیرەکاتەوە وەڵامەکەمەوە بوو کاکومێت کە ئۆپۆزیسیۆن بیر ناکاتەوە ئەوە لێرە شایڵم لە بەردەمی بینەرانی وایە کە ئۆپۆزیسیۆن بیر ناکاتەوە مە بەسم چیە بەسم لێ پرۆسەی بیرکردنەوە لە هەموو ئەم ماساتە تراژیدیە گەورەی کە ئێمە تیاژین بەڕاستی پێویستی بە کاری شەو و ڕۆژێ ئۆپۆزیسیۆن هات لەولاوە کۆمەڵە پەیمانیدا یەکێ لەوانە کە قۆڕەخکردنی سیاست نامێنێ سیاست هی هاونیشتیمانیانە کاکومێت سیاستی ئینی حیزب نییە ئێمە یەکە لە باڵا گەورەکەمان دروستبوونی حیزبی سیاسی لە وڵاتی ئێمە ئێستا کاتیەوەیە کە لە دەرەوەی حیزبی بکەینەوە یەکێ لەم شیرەکانی گۆڕانەوەی کە بوو بە حیزب ئەمە یەک دووەم قۆڕەخکردنی سیاست کۆمەڵە کەس دابنیشن وتیانە ژوورە داخراوەکان نامێنێت ژوورە داخراوەکان ماون باشە کۆمەڵە کەس بڕیارەدەن لە چارەنووسی ئێمە کە لە کاتێکا بڕیار بوو چارەنووسی ئێمە بەدەستی هەموو هاونیشتیمانیانی وڵاتە بە یاخود زمینە دروستکردن بۆی کە هاونیشتیمانیەک دروست بێ کە چارەنووسەکە بگەڕێتەوە لای خۆی ڕۆشنبیرانی ناو ئۆپۆزیسیۆن لەمە بێدەنگن یەک دووەم وەکو عرضمکردن بنبەردی وڵاتە نییە تراژیدایەکی دیانە بێ ببەخشە کوا قسەکردنەکانی ئەمان لەسەر هەموو ئەو کێشانەی کە هەیە مانای نییە تۆ لە ساڵێکە مەجموعەیە شت ئینتاجکەی پەڕێ بێنیتە دەرەوە پەیپەر من پەیپەر هەیە لە ئۆپۆزیسیۆن دەرچۆ بینیومە ئەرزشی ئەوەی نییە تەلەبەیەکی سێی متەوەستە لە غەربا لە کەنەدا ئەی نووسێ باش نییە مانای نییە ئەمەمان پێفرۆشی وەکو معریفە باش نییە بۆ ئەماکەن وەکو چۆن نێچێتی و پارتی لە ماوەی 20 ساڵی ڕابردووە ئەوەی کە بۆیان ڕەم نەکراوە فشاریان بۆ ناوە ڕۆشتووە دەیەها کە خەڵقی بەتوانە لە وڵاتی من و تۆ ڕۆشتێتەوە بۆ غەرب لەوێ خوێنەتی ئێستا ئۆپۆزیسیۆنیش بە هەمان شتەکەن ئەو شتەی کە ئەو ئێوێ نەدوت تۆ شوێنێکت نابێتەوە تەمەن لای ئەوانە نییە ئێستا لەبەری لە دەسەڵاتانین بەڵام ڕۆژێک ئەوتاوکو ئێسایەتی و پارتیکەن کە ئەو خەڵقە دەنگە جدیەکان فشاری وان لەسەر تەنادە وڵاتە بەجێ بێڵن لەبەرەوە وتم چێ ئایدیا دروستەکە وایە ئۆکەی تەوەقوعەکرا گۆڕانێکی بەنانی کەمە پچکۆلەش دروست بووایە کە خەڵقانێک ئیدارەی ئەم ئۆپۆزیسیۆن بوونیان کردایە کە بتیە بگەن ئەوان هەموو شتێنین ئەوان ناتوانن ئەبێ برە و بگەڕێنەوە ئەبێت چست و چالاکیە بۆ کۆمەلگایەکی لاوازت هەیە بیگەڕێنەوە بۆ ئەو کۆمەلگایە کۆمەلگاکەت کراوە ڕێی بیت ئەفمکە دەنگەکان کە کراون قسە بکەن گوێیان لێ بگیرێ ئەکرا ئەم زمینێ بکە نەک تەسەور بکەی کە ئێمە پارتیژێتی بەم ئاقاریان بردوین ئۆپۆزیسیۆنێ بێت بۆمان بیر بکاتەوە و هەموو شتێ بکە ئێمەش تەسلیم بین ئەمە هەڵی گەورەی ئۆپۆزیسیۆنە خۆی قودرەتی بیرکردنەوەی نیە لەوەی کە چی لە وڵاتە بێ ئەنجا گوێژ لە ناو دەنگە جدیەکانی ناو کۆمەلگای کوردی ناگرێت یەکێک لەو پرسانێکە لە مەسلەی ئۆپۆزیسیۆنە لە هەرێمی کوردستان و مەسلەی پەیوەندیداریش بە ئەدای ڕۆشنبیرەوە ئەویش بریتە لە ڕۆلی حیزبە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان تۆ پێشتر وتت من حیزبە ئیسلامیەکان بە ئۆپۆزیسیۆن نازانم پرسیارەکە ئەمە هەیە ئەگەر ئۆپۆزیسیۆن چاودێری کرد بێ بەسەر دەسەڵاتەوە ئۆپۆزیسیۆن ڕخنەگر بێ لە ئەزمموی سیاسی حکوومەت ئۆپۆزیسیۆن خاوەنی پرۆژە بێ بۆ کۆمەڵێک چاکسازی لە ژیانی سیاسیە ئیسلامیەکان لەمەیە بەشدارن بۆچی ئیسلامیەکان ئۆپۆزیسیۆن نین بەڵ من ئەبێ بمەخشی تۆزە ڕادیکاڵانە لەمە بیرەکەمەوە ژەوەی کە لەبەر دوو سەبەب یەکێ لە سەبەبەکان بریتە لەوەی کە ئەم دوولایەنە سیاسیە ئەم سیستەمە کە ئێستا ئەم شێوازی حکومڕانیە کەم پێڵم ئەم ڕژێمە شێوازی فەرمانڕەواتیە پێ لە حەڤەی شوبات بە دواوە نییە کە شکستی خواردووە شکستەکەیکی 20 ساڵی ڕابردوێتی بەڵکو ڕیشەی گەندەڵەکەی گەڕێتەوە بۆ شۆڕشی ئەیلول ئەم دوو حیزبە بەشداریەوەیان کردەوە بەشداری شێوازی حکومتدانیان کرۆ بە فۆرمی جیاواز لەسەر ئاسی وەزارەت و لەسەر ئاستی حتا کۆمەڵە فۆرمی گەندەڵیش لە تەقاعدکردن و خانە نشینکردن کە ئیبداعێکی گەورەیە کورد کردوێتی لە بواری گەندەڵی تەقاعدکردنی کۆمەڵە خەڵق ئەمە یەک
کاتە ئەمە لە لایەنی تۆم بریتیە لە دنیا بینی کاکە ئومێت ئۆپۆزیسیۆن من لە بەرنمەیەک وت لە بۆنەیەک وتومە حەزەکەم لێ ڕابیڵام ئەوی ژۆیکە ئەگەر ئێمە لە نێو کتێبەوە بچین بۆ ئۆپۆزیسیۆن ئەوی بەڕێز دوت هەندێکی لەوانە و زایی دەنشتی ترواتە چاودێریەکات بەرنمەیەک تەڕحەکە ئەمە ئۆپۆزیسیۆنە لە وڵاتانی ترۆکن بەڵام ئێمە مشکلێکی کەمانەیە ئێمە لە ناو بیابانێکی بەرەهوتە ئۆپۆزیسیۆن بێنێوێ هەرشێکی تریکێ بەسەرا بۆ نمونە کۆمەلگایەکە بەهشتاکانی زۆر باشتر بوو جۆرە ڕەونەقیەکە بوو بیرکردنەوەی بوو ئێستا ئەوە بەرەو مەحبوونەوەیکی تەواوە ڕوە کەواتە ئۆپۆزیسیۆن یەکێ لە ئیشەکانی ئێستا بریتیە لە برێودان بە مەدەنیەت یەکێ لە برێودانە بە ڕەنسانس ئێمە پێویستمان بە ڕێنسانسێکی فکری حەزاریە ئۆپۆزیسیۆن ئەگەر خۆشی نەبتوانێ ئەمە بکە دەبێ ببێ بە ئامرازێک بۆ بۆ ئەو پرۆژەیە کە پرۆژەیەکی ڕێنسانسە بەداخەوە بزوتنەوەی لایەنە ئیسلامیەکان بەدورن لەم ڕێنسانسە وەڕێ ئەگرن لە هەموو بیرکردنەوەیکی ئازاد و دەنگ سەرهەڵدانی دەنگی عقل لەبەرەوە من بە ئۆپۆزیسیۆنی نازانم ئۆپۆزیسیۆنێ بێت بە بەرنمەیەکی ئەجندایەکی ئایدۆلۆژیەوە لەو لاوە ئازادیەکانی بەرتەسک کاتەوە وەکوی کە دەسەڵات کردوێتی لەمە خەترتر بێت لەگەڵ دەنگی عقلانە بێت لە ڕێی هەموو ئەو علامەی کە هەیەی و دژ بە کۆمەڵێ محاولەی مەدەنیانەی جوان بێت لە وڵاتەی تۆ وەست زیندووکردنەوەی کۆمەڵی عادات و تەقالیدی پەککەوتەی بێکەڵکی ڕزی و چۆن ئەمە ئۆپۆزیسیۆنە ئەمە ئۆپۆزیسیۆن نییە باشە هیچێک لەو پرسە گرنگانەی سەبارەت بە مەسەلەی فکر ئەویش کە زۆر جار ژمارەیەک لە خوێندەواری ئێمە وەکو مەترسیەک تەماشای دەکەن ئەویش هەژمونی بیری ئاینی و کولتوری ئاینیە بەسەر فەزای گشتی کۆمەلگای کوردیە و ئەم فەزای داگیرکردنی ئەم فەزا گشتیە بە شێوەیەک لە شێوەکان داگیرکردنی مەساحی ئازادی خەڵکی ترا تۆ لەمە چۆن دەڕوانیت بەڵام من لە کتێبی سێکولاریزم و ئاین کە ئاخر بەرهەمی خانەی حکمەتە من وتارێک مێ بناوی ئازادکردنی فەزای گشتی ئازادکردنی ئاین بڵێ نازانم بەڕێزت بینیوتە کاکی ئومێت ئەوەی کە بەڕێزت دوتێت ترسی ئەوە هەیە ئەو ترسە نەما هەیە خۆی ئێستا هەژ واقع ئێستا ئێمە لەو ڕەحەلەژین ئێستا ئێمە لە مەرحەلەی کارژین کە فەزای گشتی داگیر کراوە لە ماوەی 20 ساڵی ڕابردووە لە ماوەی 20 ساڵ ڕابردووە ئەو لایەنە ئیسلامیانە تاکە لایەنێ بوون کە پرۆژەیەکی سیاسیان هەبوو پرۆژەیەکی گەورەتر لە سیاستیشان هەبووە ئەوژۆی گەڕاونەوە بۆ کۆمەلگاوی من لە کتێبی ماڵی گلکتەرەزاوناوە ڕی ئیسلامایزیشن واتە بە ئیسلامیکردنەوەی بە قسەی خۆیان بە ئیسلامیکردنەوەی کۆمەلگای کوردی لە کاتێکە کۆمەلگای کوردی ئیسلامیە وەنە مسلمان و خەڵکی ئەم وڵاتەوە بە تاریخی خۆیان نوێژەکەن و شعائیرەکە دینیەکانە بنسەر بەس ئەو ئەمەی بەدڵ نییە لەبەرەوە لە من 20 ساڵی ڕابردووە تاکە پرۆژەیەکە بێ ئەوەی ئەوان بوون زائیدەن تەمەن مامۆستای پیاوانی ئاینی تەقلیدی موسسەی تەقلیدی ئاین کە بە هەردوو لە ئەوانە ئێستا هەژمونی گەورە ئەوان هەیەە ئەوەی کە سەرقاڵی مناقەشەیەکی بێزەنتی کراوین لە ماوەی 10 ساڵی ڕابردووە هێزە ئەلمانیەکان و کەکە مێرێزی ئەلمانی لە وڵاتە نییە یەکێتی بەردی لە پێناوی پاراستن و لە پێناوی درێژەدان بە سەیتەڕەکردن بەسەر ئابووری و سەرۆت و سامانی وڵاتە لە پەنا خۆیانەوە ئاگایەکیانەوە بە کەم هێزە ئیسلامیانە ئەو پرۆژیان هەیە ئەنج هەندێکیان لەمە زیاتر هەڵی تریشان کردو یەکێکەوەنە پارتیە ئەویش بۆ جیاتیکردنی ئەم ئیسلامیانە هەچی کۆمەڵە پیاوی ئاینی متاتەڕفی گرتوۆتە خۆی بۆ ئازانێت لە ڕێگەی گرتنی ئەوانەوە ئەتوانێ کۆنتترۆل یا حەسارێ بۆ ئەم مەدە ئیسلامی بکات لە کاتێک ئەگەی لەونێک کە خۆی بێ بە قوربانی ئەو پیاوە ئاینیە متاتەڕیفانە پیاوی ئاینی سەر بە ئیسلامی سیاسی نەبوو کە بە ئەوروپای وت ئاژەڵ ئەوە لە ناو پارتیا بوو باشە ئەندامی پەرلەمان بوو کە بە ئەوروپا ئەڵێت ئەڵێ ئەوان ئاژەڵن قیەمێکیان نییە ئەمە لە کوێە ئەمە لە ناو ئەمە بۆ ئەمە کراوە ئەمە ئەم کەسەیە کە ڕۆژگارێ لاسیکی تەلی مناڵی هەنداوە کە تەل بگرنە قاچی ئافرەت چۆن بەمە گۆڕانەکرێت ئەمە چۆن ئەلمانی ئەم حیزبە وانە لەبەرەوە ئەم هێزە ئیسلامیە هەژمونی تەواوی هەیە هەژمونی ئەلامی هەیە میدیاکانی هەیە لە فەزای گشتیە ئەگەڕێ بۆ ئەوەی کە یەک دێر کە بە تەسەوری خۆی ئەڵێ سوکایەتی کردن کە لە کاتێکە من کەس شک نابم لە وڵاتە کە خاوەنی عەقڵ بێ و خاوەنی ئەدەب بێ لە وڵاتەکە کە خەڵکی وڵاتن سوکایەتی بە ئاین بکات لەو ماوەیە کۆنگرەیەکی دەکاگومێت بە ناوی داکۆچیکردن لە قورئان ئەزانێ ئەو کۆنگرێ باسی چی بوو کە تێدا کۆمەڵ هێرش کرایە سەر نووسران و ئەندێندام پەرلەمان لە خۆیەوە کە گومێت و کوا بێنی حرەکەیەکی نەقدی هەبێ
فرەڕەهەند لە هەموو کایەکانە لە کایی ئارکۆلۆژیا و فەلسەفە و زانست لنگویستیک زمانەوانی و چوزانم تیۆلۆژیا بۆ خوێندنەوەی ئاین تاکو تۆ بێی لەمپەرێ دروستکەی بڵێ دیفاع لە قورئان حرەکەی لارانی ئەزانی چی بۆ کۆنگرێ بۆ پێشببینی بلۆی کە هیچ کەسێ لە وڵاتە بیر لەوە نکاتەوە کە بەو ئاقارەشا بڕات واتە ئەمە پێشوەخت ئەم ئیسلامی سیاسی دەیە بڵێ ئەینا قورئان داکۆکی بۆ چییە؟ قورئانە و مسلمانەکان باوەڕیان پێێتی و هەموو مسلمانێکیش حەقێتی بە طریقەی خۆی قورئان خوێنێتەوە تەفسیری بکە لی تێ بگا ئیتی پێویستی بە دیفاع نییە قورئان بەس ئەو حرەکەی بۆ ئاڵێ بۆ ئەڵێ بۆی کە تۆ بیر لە خوێندنەوەی چی نەکردن کەم من کاتی جملۆ بووە ئاینی مەسیحین بێرکەوتەوە کە چ بە چ فلتەری عەقلی و نەقدیسلام کە یەکێک لەو پرسە گرنگانەی کە هەیە لەو مەسەلەیە ئەویش ئەوەیە کە لایەندارانی بیری ئاینیە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان ئەوە وەکو بەشێک لە ممارەسەکردنی حەقی دیموکراسی باسەکەن وەکو باس لەوەکەن وەک چۆن خەڵکی تر لە کوردستان و لە دنیای مافی ئەوەی هەیە تعبیر لە خۆی کە ئەجندای فکری و ئایدۆلۆژی خۆی بە کۆمەلگا بگەێنێ بە هەمان ئەندازش ئیسلامیەکان بۆیان هەیە ئایدۆلۆژیای ئاینی بیری ئاینی بکەنە بیرێکی گشتی لە کۆمەلگایە ئەم تێزە تا چەند بە بۆچووی تۆ بنەمایکی لوجیکی هەیە و تا چەند تەزاروب ناکە لەگەڵ بنەماکانی خودی دیموکراسیە کە بە ناوی حەقیقی دیموکراسیەوە جەمە ڕێک وایە نەخێر ئەوە جوانکردنی ئەو هەوڵەیە هیچ علاقەیەکی نێ بەوە کاکە ئاین هی هەموو لایەکە ئاینی ئەم کۆمەلگایی خەڵقە قەنە کۆمەڵە بیر و بۆچون و قەناعەتە هی کۆمەڵە خەڵق هینی لایەنێکی سیاسی نییە ئەم لایەنە سیاسیە کە ئاینی تێکەڵ کرۆ خۆی مەشروعێکی سیاسی هەیە وەکو نووسەری وتی ئێمە پێویستمان بە حیزبێکی سیاسی نەبێ بەڵە چۆن نوێژ بکەین لە ڕاستیە وەریا چۆن ڕۆژوو بگرین ئەوە شتێکی تایبەتیە پرسیارەکەمە نییە پرسیارەکەەوەیە کە ئەو فەزای داگیرەکات ئەوە کە خۆی سەپێنێ ئەوە کە بیر و بۆچوونی خۆی ئەڵێ لەمە تێپەڕی ئەمە پرۆسەیەکی نادیموکراتیە بەڵکو لەمە خەتەرتر بەڵکو هەوڵێکی دیکەیە بۆ ستەمکاری لە فۆرمێکی ئاینیە ئەوەی کە ئیسلامیەکانێکن شەکی نەبێتەوە ئێستا مەوجێلەوە لە خۆرەڵاتی ناوەڕاستە بەرنێوەیە باشە کاک فاروق تۆ فکرەکەم تاوا نەکرد بەڵێ فاش بۆی کە ئەوە چاک لەو تێبگەین ئەمە ئەم هەوڵیان بە چێشێتەوە بە داگیرکردنی فەزای گشتێشێتەوە بەنەمانی دیبیت منازەرە ئەشکێتەوە لە فەزای گشتە بەنەمانی ئازادیەوێتەوە لەوانە ئازادی بیرکردنەوە ئازادی دەستبردن قسەکردن لە هەموو مەسائلە لەوانەش ئاین بەڵێ ئاین بە یەک شت گەشاکە بۆ گەشە ناکاتەوە یەک کۆمەڵە پاسەوانی بۆ دروستکەی کەسێ دەسی دنیا باڵکو بە خوێندنەوەی نەقدی ئاینی گەشاکە واتە ئەوان ئەمەیە کە منەڵەمە بێ ئاین ڕزگار بکەین ئاین ڕزگار بکەین جارە فەزای گشتی ڕزگار بکەین لە ئاین لە بەرەوەی کە هەژمونێکی هەیە ناڵە هەناسە بی لەگەڵ ڕزم بۆ ئیمانانەکان بەڵام لەو سەرەوە بەتابەتی لەم فۆرمەیە کە دوورە لە ڕۆحانیەت دوورە لەوەی کە وەڵام گۆی پرسیارە ڕۆحی وجودیەکانی ئینسانی کوربێ لە فۆرمێکی دیکە ئاینش گیری خواردەوە بەدەست کۆمەڵە تەست بە دوو مؤسسە و مؤسسەیەکی ئیسلامی سیاسی و مؤسسەیەکی تەقلیدی ئاینیە لەم حاڵەتەیە دەبێ ئاین ڕزگار کرێت لەو هێزانە بۆ ئەوەی کە ئاین وەکو مەلێک وایە ئێستا ئازاد بکرێ بۆەوەی کە هەناسە بە بۆی کە بگەڕێتەوە خۆی تاقەیەکی هەیە بزانشتی جوانەکانی کامانن بەڵێ پرسیاری گرنگ ئەمەیە ئایا هەڵوێستی ڕۆشنبیر و مامەڵەی ڕۆشنبیر لە ناو دۆخ و هەلومەرجێکی وەکو ئێستای کوردستانە کە بیری ئاینی خەریکی هەژموکردنێکی گەورەیە بەسەر فەزای گشتی کۆمەلگایەوە دەیە فەزای گشتی داگیرکە خێچێک لەو خوێندنەوانەی کە بۆ ڕۆلی ڕۆشنبیرەکری ئەوەیە کە ڕۆشنبیری ئێمە بە درێژایی چەندین دەی ڕابردوو وەکو پێویست نەیتوانی وە پرۆژەیەکی زانستیانە ڕخنەگرانی هەبێ بۆ خوێندنەوەی بیری ئاینی وە بە پێچەوانەوە ڕۆشنبیری ئێمە زۆربەی کاتە ڕۆشنبیرێکی خۆگونجێنەر و مجامیلە لەگەڵ بوونیەی تەقلیدی کۆمەڵایەتیە و ئەگەر بەشێک نەبێت لەو بوونی تەقلیدی و بەشێک نەبێت لەو بوونی ئاینیە هێزێکی خۆگونجێنەر و مجاملەکەرە لەگەڵ ئەوەیە تۆ لەگەڵ ئەمە چونایەتەوەی لەم حاڵەتە داوام لێکێک بڵم کامیلە لەگەڵ تۆ لە بەرەوەی بە فعلی ئەمەش تەسەووری منە کە ئەو جورئەتەی نەکردەوە قودرەتەی نەبوو لە کاتێکە کە پێشتر لە بیستەکان و سیەکانە
بەحاولاتی بچووکتر هەبوو جوانتر هەبوو لەوەی کە ویستراوە هەڵوێ زۆر بگیرێ تا شەستەکان بەڵێ خۆ گونجێنەرە بەڵێ قودرەتی نییە بوێری ئەوەی تیانە کە پەنجە بەرێ بۆ ئێرە ئەنجە لە هەمووشی گرنگتر کاکە ئومێت ئامرازەکانی پێ نییە ئەخر خۆ بوێری بەتەنها کافی نییە خەڵکێک هەیە بۆ لە ماوەی ساڵانی دوایە ویستێتی بوێرانە قسە بکە بەس ئامرازەکەی پێ نەبووە ئامرازە عەقڵیەکەی پێ نییە دام و دەستگامە چەمچیەکە کۆنسێمچوەڵ ئاپاراتس دام و دەستگا چەمچیەکەی پێێنێ لەسەر چی قسە بکە تۆ بۆی کە لەسەر ئاین قسە بکەیت دەبێت ئاگال لە تاریخی ئەدیان مێژووی ئاینەکانە بێت دەبێت زانستێکی بێت علم ئەدیان المقارنە بێ ئەگە شتێکت ئاگال لێ بێ وەنێ بێ شتێک ئاگال لە بیر و فەلسەفە بێ شتێکە بێ ئاگال لە ڕێنسانس و ئەو ڕوتەی کە لە ڕێنسانسەوە حەزارەتی ئەوروپی بڕێ کەو ئاگای لەمانە نەبوو ئامرازەکانیشی پێ نەبوو چەمکەکانی پێ نەبوو قودرەتی ئەوەی نیە لە پاڵیشە بە فعلی بوێری ئەوەشی نییە ئەوە بکات و ئێستا ئێمە پێویست ناکە بڵین باوەکو ئەگەرێ ئێمە لەو حاڵەتە ئاژین ئێستا بابەتێکی دەست لێ نەدرا و لە کوردستانی من و تۆیە وەکو کۆمەڵە بالایەتی وەکوڵانە لە هەمووی کارەساتر سیاست خۆی یەکێکە لەوانەی کە دەستی لێ نەدراوەچکەمەوەی کە ئەوکرێ بەناوی سیاست ڕەبتێکینە ئاینیش بەماشێ بابەتێکی دەست لێ نەدراوە ئێستا هێزێکیش دروست بووە کە ناهێڵێ فزە بکەی هەناسە بیت کە قسە بکەی لە بەرەوەی خۆی بە پاسەوانی ئاین نەزانێت لە کاتێکە ئاینی هەموو لایەکە و خەڵکێکێ بە تایبەتی کۆمەڵێ پیاوانیانی کە من هەستەکەم بەڕێزە لە من شارەزاتری لەو ڕۆوە کە خەڵکێکێ ئەڵێ ئیسلام کە هەنووتی تیان نییە وەنا باوا لێگەڕنتیایەتیانە چون من شخصی خۆم باوەڕم بێتی کە هەیەی کە هەنووت بەست وای دانین بڵین بە جدی وایە کە هەنووتی نییە دەیکە هەنووتی نەبوواتە مستەقیمن تۆ لەگەڵ خوایە ئەتوانی پەیوەندی بکەی پێویستی بە کەسێ نەتەفسیری بۆ بکە دەیکە کە تۆ مستەقیمن پەیوەندی لەگەڵ خوا بکەی پێویستی بە کۆمەڵە پاسەوانیش نییە پاسەوانی ئاین بن تۆ خۆش دەتوانی بە تەریقەی خۆ قسە لەگەڵ ئاینەکە لەسەر ئاینەکەی خۆ بدوێی ئەم پاسەوان و ئەم بەناوی خو تەبێش بە ناوی خواوە پێویستمان پێی نییە ئێستا ئێمە لەو مەرحەلەیەش کەواتە ڕۆشنبیر لە کۆمەلگای کوردیان مەخولقەکە درێژی بۆ درێژی بۆ داوە و جوورەتی نییە کوان کاکە ئومێد لە من ئاگام لە مەسیحێتێ ئاگام لە مەسیحێتێ ئاگام لە بەرەوەی ئاگام لە فکری غەربی هەیە ناو ڕیز ناکەم لێرە ئەخلاقی ئەوم نیە بڵێم ئەم ناوانەی خوارەوە کە لە ڕێنیسانسەوە سیرکەین تاکو ئەمڕۆیکە لەگەڵ بەڕێستا قساکەم کە ئێستا مەوجەیەکی بە یەک ئاقارە مەوجەیەکی خوێندنەوەی نەقدی نوێ سەر لە نوێ بۆ دین لە غەربا هەیە لە هەمان کاتشە حرەکەیەکی سپیرچواڵەتی ڕۆحانیش لە هەمان کاتە لە غەربا هەیە مەسیحیەت بە کۆمەڵە فلتەری خوێندنەوەی نەقدیە تێپەڕیوە لەلایەن کۆمەڵەکایەوە لەلایەن کۆمەڵەکایەوە زانستە فەلسفەیە و ئەو کایانە دوایی گە لە فەلسفە جیابنەوە لە زمانەوانیە ئەرکۆلۆژیایە حرەک لە ئەڵمان مەدرسەیەکی تایبەتی ئەڵمان هەیە بۆ قسەکردن لەسەر تێکستەکان ئێمە لە غیابی ئەماژین ئێمە ئاگایەکمە ئێمە چکۆم لە گرنگتر بوو یە کێڵوانەی کە تۆ بتوانانی ڕەخنە بگریت بتوانیت ڕەخنەیە سەر ڕێگە بخەی ئاشنابوونە بە لۆژیک کاکە ئومێت لۆژیک لە وڵاتە ئەسەرێکی نییە واتە کە تۆ نەتوانی ئامرازەکانی عەقڵ ئامرازەکانی بیرکردنەوە لۆژیکە تۆ لۆژیک غیابی هەیە لە لای ئێمە لە بیرکردنەوە کەواتە ئێمە ئاگایەکمان لێ نییە من نامەوێت دوێنەیەکی کە خۆی تەڵخە هیچ بەس بەوە کۆتایی پێبێن من نامەوێت بڵێم ئۆکەی لە باتی ستایشکردن لە باتی گەورەکردنی هەوڵێکی بچوو لێرە و لە باتی خۆ ئیگۆ گەورەکردنی خۆت هەر کەسێ لای خۆمانەوە بڵێ من ڕۆشنبیر ئەمانەی خوارەوەکەم و نازەم چیا کردومە لە باتی ئەمە باشترێکە بە فعلیدان بەم تراژیدیای بنی کە ئێمە تیاژین و بزانین لەمە دواتوانین چی بکەین کاکی ژیان نند بۆیەوە بکرێت تۆ پەیوەندیەکی تونند و تۆڵیشی پێویستە لە نێوان ڕۆشنبیرانە ئەزانی ڕۆشنبیرەکان پەیوەندیان لەگەڵەکان نیە ئەزانی دانیشتنەکانیان نییە ئەزانی پرۆژیان نییە لەوەی کە کۆبین کاک کۆتایی هاتنی فەردانیەتی تۆ نییە یای فاروق ئەگەم تۆ ڕێ بکەین بڵین ئەم کۆمەڵگایە پێویستی بە پرۆژەیەکە من لای خۆمەوە ئەم چمکە هەڵەگرم تۆش لای خۆتەوە چمکە هەڵەگری ئەم ڕۆشنبیران دام ئەم دانیشتنان نییە ئەم پرۆژیان نیە لەبەرەوە ئێمە لە حاڵەتێکی زۆر تراژیدی مەمە سەفاروق ئێمە توانین لە کۆمەلگای کوردیا سەرنجی حاڵەتێک بدەین سەرنجی دەرکەوتەیەک بدەین ئەوش ئەوەیە لە هەفتاکان لە کۆمەلگای کوردیا وەکو پێشتر بەڕێزیشی ئاماژە و پێکرد کۆمەڵێک دەرکەوتەی گرنگ وەکو سەرەتا ئەبینین لە کوردستانە هەر لە دەرکەوتەکانی
مۆدێرنا بۆ نمونە کردنەوەی زانکۆ لە کوردستانە بە هەر سەرەتایەکەوە بێکە دەستی پێکوت بوو یەکێک بوو لە دەرکەوتەکانی مۆدێرنا کە خوێندن لە خوێندنی مۆدلی تەقلیدی ئاینیەوە دەگوزێتەوە بۆ زانکۆ ئەمەش سەرەتایەکی گرنگە دەرکەوتنی پۆشتێنی شێوازی جلوبەرجی ئافرەتان و سیماکانی ژیانکردن لە کوردستانە و تەنانەت مستەوای هوشیاری و بیرکردنەوە لە ئینسانی کورد و لە فەزای گشتی کۆمەلگای کوردیا بە ئەندازێکی زیاتر کراوە بۆ بەڵام لەم دوو دەی ڕابردووە سەرڕای هەموو شتێک پاشەکیی گەورە بینین لە زوربەی لایەنەکان و پاشەکشەی گەورە بینین لە ڕۆڵی دامەزراوەی زانکۆوە لە وشیاری گشتی کۆمەڵایەتیەوە بەرەو لە وشیارێکی تا ئەندازەیە کراوە و تا ئەندازەیەک واقع بینترەوە بەرە وشیارێکی ئاینی باڵادەست بەسەر مۆدلی بیکردنەوە و هێزی تەفسیرکردنی ئینسانە بەڕێی تۆ سەرڕای گەشتەکردنی دنیا سەرڕای بوونی پێشکەوتنی ئامراسەکانی کۆمەنیکیشن سەرڕای هاتن ئارەی هەزاران هەزار کتێب لەسەر عقل و خوێندنەوەی ئاین لە دنیای خۆرئاوا سەرڕای کرانەوەی کۆمەلگا ئێمە بەسەر بەڕووی ئەوروپا ئێمە ئەم تەڕاجوعە گەورەی ئەبینین هۆکاری ئەمە چییە؟ پەیوەندی هەیە بە لەسەر شارە بێ قسە بکەین ئەم شارە کە ئاماژە پێدا بەوە نمونە لە شاری سلێمانیا ئەو شارەکانی دیگەش ڕاستە بۆی وا بن تەرکیزم لەسەرەوە نییە کە بیزادەم شارە گەورە بکەم لەم شارەیە هەندێک گەورەی نەکەین هەندێک هەڵسوکەوتی مەدەنیە نابنرا هەندێک بە تایبەتی کە گەڕێتەوە سیەکان و چلەکان هەوڵ هەبووە هەندێک پرنسیب لە گەشەکردنام کە ئەم شارە وکو شار بێ خۆی بنوێنێ طبعا ئەم کێشەی پێوەندی بە شارەوەیە ئەوە لە شارەیە کاکە ئومێد کە دبیت منازەرە دروست بێ ئەوە لە شارەیە کە لە فەزایەکی گشتی هەیە لەو فەزا گشتیە قسە لە سیاسە دەکرێت قسە لە ئاین نەکرێ قسە لە معریفاکرێ قسە لە جیاوازیەکان نەکرێ ئۆکەی بەعس دێ لەو لاوە گورسێکی گەورە لە شارەکانی کوردستان و بۆ نمونە لەم شارەیەدات ئەویش بەوەی کە لە پێناوی لە ناوبردننی خۆزانی پرۆسی جۆنساید و هەمووانەی تر کە هیوامان هوایە فرسەتمان بێ قسە لەسەر بکەین یەت ئەم شارەکە بە لادێ لادێژی گەورە لادێ دێن لادێ فەنکشن وەزیفێکی تایبەتی خۆی هەیە واتە من ئێستا قسەیەک نێ بڵێم قسەیەک بەڕێز لادێ بڵێم ئەو لادێ لە سروش تا وەزیفێکی خۆی بینێت ئەو داگرێنێتە ئێرە جارێ ئەمە لێدانێکی گەورە بوو لە ستراکچەری شار دوای حرەکەی کوردی ئەنجایەت حرەکەی کوردی ئیشەکەی بەعس تەواوکە ئەمە جوملە سەرەتانێکی منە ویڵم بەعس ئیشە سەرەکیەکەی حرەکەی کوردی دێت بەهۆی نەئاگاییەوە لە میعماری بەهۆی نەئاگاییەوە لە فکر لە معریفە دێت و شار خاپوورەکە کاکە ئەم شارە ئەو کۆمەڵەشتە جوانەی کە باسە کرد بۆ نمونە سینەما ئەمە لە هەفتاکانە بە عایلەوە چون بۆ سینەما ئێستا سینەما نییە لە سلێمانیا ئەمە چۆن نەبێ وە سینەما نییە لە هەفتاکانە لە هەشتاکانە ئەگەر تەمەنی درەیابی بۆی کۆڕ و کۆبوونەکان و نزانی بچی بۆ چشانەوە گەریەک و ئێستا هیچی نییە ئەمە من نووسینێکمێ لە ماوەی بڵاوێکەمە بە ناوی ژیان لە ژێر سایی ستەمکاریە بە تەسەوری من ئەمە خەڵاتی ستەمکاری کوردیە ئەمە کۆمەڵی خەڵقی نەخێنوار کە حکمی وڵاتی ئەگەن کولتورت کۆتایی پێ مەدەنیەتی نابێ سەر هەڵنایە معریفەیە سەر هەڵنادا ئەمە بەرەنجامی ئەوەیە و من بە ئەرگومنت دەیسەلمێن بەڵێ زۆر سپاس مامۆستا فاروق بینرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لێ بوو بەشی یەکەمی چاوپێکەوتن بوو لەگەڵ بەڕێز فاروق ڕەفیق تۆژەری بواری فەلسەفە بە ئومێدەوەی لە بەشی دۆما بتوانین گفتوگۆ لەسەر هەندێک تێز و بابەتی تر بکەم و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە خوازم و زۆر سپاس.